بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ هەڵدەستیم بە ئەنجامدانی نەشتەرگەریەک لە بۆ چارەخوازێک کە لە کاتی کاردا لە ئەنجامی بەربوونەوەی قورساییەکی گەورە کە بە ڕافعە بەرز کرابوو بەربوو سەری تووشی چەند شکانێک بوو لە جەستەی چەند شکانێک و برین یەک لەوانە شکانی ئێسکی چەڵەمەی لای چەپی ئێسکی سەرشانی وارووا شکانی بڕبڕەکانی پشتی وارووا شکانی چەند پەراسوویەکی وەکو تیمێک لەگەڵ چەند دکتۆرێکی بەڕێزی دیکە کارمان کرد کە شکانەکانی بەیەکەوە کار بکەین. ئینشاڵڵا هەڵدەستیم بە ئەنجامدانی نەشتەرگەری لە بۆ ئەو شکانانێک کە ئێستا دەتوانین ئەنجامی بدەین و دواتریش متابعی دەکەین بە ئەوی کە چارەخوازەکە سود لە نەشتەرێکی ببینێت و بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی. سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی